قسە لەسەر ئەواکەین خۆشبەختانە ساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەی بارانبارین زیاتر بۆ لە ساڵی ڕابردوو و پێشبینیەکانیش پێشبینیەوە دەکەن کە شەپۆلەکانی بارانبارین هێشتا بەردەوامن، یعنی ئێمە لە بەهارداین هێشتا گەری بارانبارین ماوە خۆشبەختانە. گفتوگۆ لەسەرەواکەین ئەم بارانە چەندە کاریگەری هەیە بۆ سەر کوشت و کاڵ و چەندە کاریگەریە لەسەر بەنداوەکان ئەوەی کە ئاوی بەنداوەکانی زیاکرد بێ. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک ڕەحمانخانی بەڕێوەبەری گشتی بەنداوەکانی هەرێم کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک ڕەحمان سڵاو لێ بێم کاتت باش. با سەرەتا لە کاریگەری ئەم بارانەوە دەست پێ بکەین لەسەر کوشت و کاڵ. چ کاریگەرێکی بۆ کوشت و کاڵەیەوە گەر ئەوها بەردەوام بێ زیانی نابێ بۆ کوشت و کاڵ؟ بەڵێ سڵاو لە ئێوەش لە ڕاستیە بارانی ئەمساڵ لە زۆربەی ناوچەکان لە ساڵی پار باشتر بووە، بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە ئێمە با بڵێن قەرەبووی دوو ساڵی وشکە ساڵی ڕابردوومان کردبێتەوە بە تایبەتی لە ڕووی ئاوەوە لە ڕووی کشت و کاڵەوە لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە ناوچە دەشتایەکان لە ناوچەکانی گەرمیان کاریگەری باشی هەبووە. ئەکید ئەو شوێنانەی کە با بڵێن بەروبوومی کشت و کاڵیان چاندووە سوودی زۆریان لەو بارانە بینیوە و ئەمساڵ تا ڕادەیە دەتوانین بڵێن لە هەندێک ناوچە تەجاوزی ئەوەیان کردووە کە با بڵێن پێویستیان بە باران بوو بێ و نەباری بێ لەبەرەوەی لە کاتی گونجاوە باران لە هەندێک ناوچە باریوە و کاریگەری باشی هەبووە بۆ سەر بەروبوومی کشت و کاڵی. ئەمە لەلایەک ئەگەرچی لە دەشتی هەولێر هێشتاش وەکو پێویست هەندێک ناوچە بارانی کەمتر لێباریوە، بەڵام بە شێوەیەکی گشتی لە تەواوی کوردستان ئەمساڵ باران لە ساڵی پار باشتر باریوە و کاتەکانیشی گونجاو بوون بۆ بەروبوومی کشت و کاڵی. ئەمە لەلایەک ئەوە ئەکرێ لە ئەوانەی کە معنین بە کاروباری کشت و کاڵی لەوان زیاتر پرسن چ کاریگەریەکی هەبووە بۆ زیادکردنی بەروبوومی کشت و کاڵی یان چارەسەرکردنی گرفتەکانی کشت و کاڵی لە ڕووی ئاودانەوە. ئەمە لەلایەک لایەکی ترەوە تایبەت بە ئاوی بەنداوەکان لە ڕاستیە ئێمە ئەو بارانەی باریون بەشێکی بەنداوە بچووکەکان بە تایبەتی بەشی زۆریان سەرڕێژیان کردووە یا ئاوی پێویستیان تیا کۆ کراوەتەوە، چەند بەنداوێکی کەم نەبێت کە هێشتا وەکو پێویست نەتوانراوە ئەوانە ژمارەکەیان زۆر کەمە، بەڵام ئەوانی تر با بڵێن بە باشی پڕ بوون و ئەتوانین بڵێن یەدەکی ئاویمان بۆ ساڵی ئایندە لەو ناوچانەی کە بەنداوەکانی لێم سۆگەر کراوە. تایبەت بە بەنداوە گەورەکان لە ڕاستیە ئێمە هێشتاش داهاتی ئاومان وەکو پار نییە، ینی هێشتاش داهاتی ئاومان کەمترە لە پار و لە بەنداوە گەورەکان بە تایبەتی لە دوکان هێشتاش ئاستی ئاو لە ساڵی پار نزیکەی مەتر و 25 سنتیمتر کەمترە، بەڵام لە دەربەنی خان چەند ڕۆژی ڕابردووە بەهۆی ئەو ڕەنگە ینی پرسیارۆم لا دروست بەم ساڵ باران زیاتر باریوە لە ساڵی پار، بەڵام ئاسی گلدانەوەی ئاو لە بەنداوی دوکان بە تایبەت کەمترە بەراورد بە ساڵی پارەمە پەیوەندی بەچیەوە هەیە؟ بڵێ خۆ لە ڕاستیە ئێمە وەکو وتم ینی ئەگەرچی باران شتێک لە ساڵی پار زیاتر باریوە، بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە بارانێکی زۆر باریوە، چونکە ساڵی پار و ساڵی پێراریش هەردوو ساڵەکە زوشکە ساڵ بوون و باران وەکو پێویست نەباری بوو. ئەمە لەلایەک لایەکی ترەوە تۆ بارانێک بەسەر دوو ساڵی وشکە ساڵا ببارێ ئەگەر ڕێژەکەی زۆر نەبێت ناتوانێت قەرەبووی ئەو ساڵانە بکاتەوە کە بارانی تیان نەباریوە. ئەمە لەلایەک لەلایەکی تر ئێمە لە بیرمان نەچێ ئێمە وەکو جاران ناتوانین بڵێن سەرچاوەکانی ئاومان مسۆگەرە، چونکە لە دەرەوەی سنووری خۆمانەوە لە دیوی ئێرانیشەوە چەندین پرۆژەی بەنداو هەن چ لەسەر دوکان چ لەسەر دەربەنی خان ئەوانش دەست بە گلبودانەوەی ئاوەکەن و ئەوانش کاریگەریان هەیە لەسەر کەمکردنەوەی داهاتی ئاو لەسەر چاوەکانەوە. ینی بۆ زانیاری هەموو لایەک ئەم ساڵ تا ئەم ڕۆژ کە ئێمە قسەی تیاکەین نزیکەی لە 90 داهاتی ساڵی پار لەسەر چاوەکانەوە ڕژاونەتە دوکان و دەربەنی خانەوە و بەڵام ئێمە ئەوەمان لەبیر نەچێ هێشتا ماوە، یانی هێشتا مانگی 4 ماوە و تا ناوەڕاستی مانگی 5 ئەگەریەوە هەیە کە باران هەبێەوە داهات زیاد بکاوە بەفر بتوێتەوە لەو ناوچانەی کە بەفری لێیە. بۆیە ئێمە چاوەڕوانی داهاتی باشترەکەین و چاوەڕوانیەوەکەین ئەو پلانی کە دامان ناوە بۆ کۆکردنەوەی ئاو ئەمساڵ بتوانین ڕێژەیەکی باشتر لە ساڵی پاریا وەکو ساڵی پار ئاو کۆکەینەوە
بۆ ئەوەی پێویستەکانی خۆمان لە هاوین و پاییزی داهاتوو مسۆگەر بکەین. باشە کاک ڕەحمان ویست باسی بەنداوی دەربەنی خان بکەی. دەربەنی خان بەراورد بە ساڵی پار هەمان ئاستا یان زیاترە یان کەمترە؟ بەڵێ وەکو وتم ینی لەبەرەوەی ئەم دوا شەپۆلی بارانبارین کاریگەریەکی باشی هەبوو بۆ زیادکردنی داهاتی ئاو. ئێمە لە دەربەنی خان نزیکە 1 مەتر لە ساڵی پار ئەمڕۆ ئەومان زیاترە و ڕۆژانەش بەردەوام 25 بۆ 30 سنتیمەتر ئاو ئێستاش لە بەنداوی دەربەنی خان بەرزە بێتەوە. هیوادارین ئەو داهاتە ڕوو لە زیاد بوون بێ و بتوانین لانی کەم لە ساڵی پار زیاتر ئاو لە بەنداوی دەربەنی خان کۆکەینەوە، چونکە بەنداوی دەربەنی خان گرنگیەکی زۆری هەیە بۆ ناوچەیەکی زۆر فراوان کە ساڵی پار معاناتێکی زۆریان هەبووە. ساڵی پار بەشێک لەو ناوچانە ئەسڵ نەیانتوانی وە کشت و کاڵ بکەن لەبەرەوەی دار و شک بۆتەوە لە هەندێک شوێن باخ و شک بۆتەوە. لەبەرەوە گرنگیەکی زۆری هەیە. هیوادارین بتوانین ئاوی زیاتر کۆکەینەوە بۆ ئەوەی بتوانین پێویستەکانی خواروی بەنداوەکە کە ناوچەی گرمیانە و تەنانەت پارێزگای دیالەشە کە پشتی بە تەواوی لەسەر بەنداوی دەربەنی خان بەستووە بتوانرێ ئاوی خواردنەوەی بۆ مسۆگەر بکرێت. باشە کاک ڕەحمان هەموو جار کە باران دەبارێ بە تایبەت بارانێکی بەخوڕ دەبارێ ئاوێکی زۆر لەسەر شەقامەکان کۆ دەبێتەوە و ینی هاوڵاتیان نیگەرانیەوەن لەگەڵەوەی دڵخۆشین بە بارینی بارانەکە، بەڵام نیگەرانیەوەین زۆر جار دەڵێ نەماوە بە فیڕۆ دەچێت. هەڵوێستی حکوومەت چییە لەبارەی دروستکردنی بەنداوی نوێ؟ بڕیار لەسەر بەنداوی نوێ دراوە؟ ینی ئێستا چەند بەنداوی نوێمان هەیە؟ بەڵێ لە ڕاستیە بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی زۆری داوە بە دروستکردنی بەندا و کۆکردنەوەی ئاو لەو شوێنانەی کە گرنگ بوون، چ بەهۆی دروستکردنی بەنداوی بچووک و چ بەهۆی دروستکردنی پۆندەوە لە زۆربەی زۆری ناوچەکانی کوردستانە و کارە کراوە. یان حکوومەتی هەرێم لە ڕابردووە چەندین بەنداوی دروست کردووەکو پێشتر باسم کرد. ئێستا ئەم ساڵ پڕ بوون و سەرڕێژیان کردووە و گرنگیان بۆ ناچانە هەیە کە بەنداوەکانی دەیە. چەندین بەنداومان لە ژێر جێبەجێکردنایە بەداخەوە، هەندێکیان لەبەر نەبوونی سیولەی نەقدی ئێستا کاریان تیان ناکرێ بە تایبەتی بە زۆر بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی. ئێمە چەند بەنداوێکمان وەستاون لەوانە چەقچەق زەلان و چەند بەنداوێکی تریش بۆ نمونە مەسەرەن باسەڕەمان هەیە، باوەنورمان هەیە، چەند بەنداوێکی ترمان هەیە کە بەداخەوە لەبەر نەبوونی سیولەی نەقدی نەمانتوانیوە ئیشەکان دەست پێ بکەینەوە. ئێمە لە هەوڵی بەردەوامین بۆ ئەوەی بتوانین ئەو بەنداوانە دەست پێ بکەینەوە و بتوانین لە ڕاستیە ئێمە ئێستا بە دوو ئاراستە کارەکەین. ئاراستێکیانەوەیە لە وەختی وەستانی بەنداوەکانە ئێمە بیر لەوەکەینەوە ئێستا حالیان کار لەسەرەوەکەین بۆی بتوانین توانای خەزمکردنی بەنداوی چەقچەق زیاد بکەین بۆ ئەوەی ئەو لافاوەی کە دێ لە ئاستەوەیە بێ ئەو بەنداوە بتوانێت ئیستیعابی کە. ئەمە یەک لایەکی تریش وەکوتم بە دوای سەرچاوی دابینکردنی سەرچاوی بودجەی بەنداوەکە ئاگەڕێین بۆی دەست پێ بکەینەوە، چونکە بەڕاستی بەنداو دەستمان پێکردەوە ئەبێ بەردەوام بین. ینی نابێ هەم حکوومەت زەرەر بکە و هەم ئەو کۆمپانیایش کە کاری تەیەکە کارێک بکە و جارێکی تر لافاو بیباتەوە و تووشی زەرەر و زیان بێ. ینی بۆیە ئێمەمانوێت بودجەکەم سۆگەر بکرێ بۆ ئەوەی بتوانین ئەو بەنداوانە دەست پێ بکەینەوە. لە بیرمان نەچێ ئێمە لە ساڵی 2024 بەنداومان تەواو کردووە لە هەرێمی کوردستان، لەوانە دێوانە، تورەجار، لە دهۆک خەنەس، لە هەولێر چەمرگە، ئەوانە تەواو کراون و سییانیان تا ڕادەیەک پڕ بوون. تەنها و بەنداوی هەولێر نەبێ لەبەر کەمی باران ئەم ساڵ تا ئێستا هێشتا پڕ نەبووە و بەنداوی تریش لە ژێر جێبەجێکردنان ئێمە لە مەنطقەی هەولێر چەند بەنداوێک لە کۆیە بەنداو لە ژێر جێبەجێکردنان. باشە کاک ڕەحمان بەنداوی تریشەیە. دوپرسیارمەوەی حکوومەتی عێراق پارێ تێرخان کردبوو بۆ دروستکردنی بەنداو لە سەرتاسەری عێراق و بەنداو پۆند وە هەرێمی کوردستانیش بگرێتەوە. ئایا لەوەی حکوومەتی عێراق هەرێمی کوردستان بڕیاری داوە چ بەنداوێک دروست بکات؟ بەڵێ ئێمە ئەوکو وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام لەو توێژا بووین لەگەڵ لایەنی عێراقی لەگەڵ وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق کە ئەوان دراسەیەکی استراتیژیان هەیە کە بۆ
20 ساڵ لە عێراق کردویانە تا 2035 و بەشی زۆری ئەو بەندا و پرۆژانەی کە هەن لە ناو دراسەکەیە لە هەرێمی کوردستانیشن و لەسەر ڕووبارە سەرچەکانن. ئێمە بە ئەمساڵ هەوڵێکی زۆرماندا و بە تایبەتی بە پشتیوانی جەنابی سەرۆکۆمار دیارە ئەویش لە سەرخەت بوو پشتیوانمان بوو بۆ بابەتە بۆی بتوانین لە ناو بودجێ عێراقیە ئێمە چەند پرۆژەیەک لە هەرێمی کوردستان داخڵ بکرێ و دەست بە جێبەجێکردنی بکرێت چونکە ئەو پرۆژەیە سەرتاسەری عێراقەگرێتەوە بە هەرێمی کوردستانیشەوە بەداخەوە لە ڕابردووان یەک پرۆژەیان جێبەجێ نەکردووە. بەڵام ئەم ساڵ تا ئەم کاتە وعدیان داوینەیە کە لانی کەم 3 بەندا و لەو لە بودجێ عێراق جێبەجێ بکەن بودجێ 2023 بۆی دەست پێ بکرێ. هیوادارین کە لە ئەو پرۆژە بودجەیە کە هەیە لە پەرلەمانی عێراقیش تێپەڕێنرێ و بەشی هەرێمی کوردستان لە دروستکردنی بەنداوی تیابێ و ئێمە وەکو هەرێمی کوردستانیش ئێستا حاڵی حاضر لە دراسە و یعنی لە قۆناغێک کاین بۆ دەستپێکردنی بەنداوێکی تر لە سەرزەی گەورە دیسان ئەوەش یەکێکە لەو پرۆژانەی کا گرنگی زۆری بۆ هەرێمی کوردستانە بێ و پرۆژەکانی تریش ئەوانەی کە هەن و پێشنیارمان کردوون بۆ نمونە پرۆژەی بەنداوی کەلارمان هەیە، پرۆژەی بەنداوی خێوەتە هەیە، پرۆژەی تەقتەق هەیە، پرۆژەی باکرمان هەیە. هەموو ئەو پرۆژانە پرۆژەی بەنداوی گرنگن و ئێمە بەردەوام لە خەمی ئەوەیە سەرچاوی بودجیان یا سەرچاوی بودجیان بۆ دابین کرێت چ لە هەرێمی کوردستان چ لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆی دەست پێ بکرێن. خۆتان نەزان پرۆژەی بەندا و پرۆژەی گەورن پاری زۆریان پێویستە ناکرێت جوزئێکی کەمی لێ دابین بکرێ و ئەوی تری مسۆگەر نەبێ بۆ ئەوەی ئێمە تووشی زەر و زیان نەبین. پێویستە کە دەستمان پێکرد تەواو لەوە دڵنیابین کە بودجەکەی مسۆگەرە بۆ ئەوەی پرۆژەکە تەواو بکرێ. زۆر بەڕێز کاک ڕەحمانخانی بەڕێوەبەری گشتی بەنداوەکانی هەرێم. سپاس بۆ زانیاریەکان، سپاس بە ڕوونکردنەوەکان، سپاس کە لەگەڵمان بووی.